تێکمانەیە کە دابەشکردنی خۆراکە لە خەلیفان کە دەستگای بەخشین هەستاوە بەم کارە پێکەوە بینەری وفی تێدەبین. بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵیش بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز وەکو تەواوی ساڵانی ڕابردوو چەند پرۆژەیەکی ڕاگەیاندووە بۆ هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت. یەکێک لەو پرۆژانەش بریتیە لە دابەشکردنی سەبەتەی خۆراک. دیارە زیاتر لە 2000 سەبەتەی خۆراک لە تەواوی هەرێمی کوردستان بەسەر خەڵکی کەم دەرامەت دابەش دەکرێتن. ئەمڕۆژ لە ناحیەی خەلیفانی سەر بە قەزای سۆران 100 سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت دابەش دەکرێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئێمە ئەمڕۆ لە نووسینگەی خەلیفان هەڵساین بە دابەشکردنی 100 سەبەتە خۆراک کە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆمان دابین کراوە. شایانی باسە دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە هاوکاری خەڵکی فەقیر و هەژاری یانی کردووە. بۆ ئەم ساڵیش وەکو نەریتی ساڵانی کۆمەڵی پرۆژەی جوانی ڕاگەیاند و یەک لەو پرۆژانە کە ئەمڕۆ ئێمە لە نووسینگەی خەلیفان ئەنجامی دەدەن دابەشکردنی سەبەتە خۆراکە. جێگای خۆتی دەستخۆشی لە هەموو خێرخوازان و خێرومەندان بکەین کە هەمیشە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بووینە. دەستخۆشیش لە دەستگای خێرخوازی بەخشینەکەن کە هەمیشە پاڵپشتی فەقیر و هەژاران بووە. ئێمە ئەمڕۆ ئەم پرۆژەی ڕادەگەینین لەو دەڤەرەکەمان کە کۆمەڵی خەڵکی فەقیر و هەژارن لای ئێمە ناونووس کراینە. ئەمڕۆ ئەم سەبەتە خۆراکەیان بەسەر دابەش دەکەین. خوای گەورە و 100 جارە ئەو پاداشتەی بدەێتەوە. خوا بکەی خێرێ بنویسی، خوایە لەو ڕێیەکی خێردانە. والله وە حسابکە ئێستاکە هەوڕۆ لۆ هەر خاستەن ئێکی وچون وە حسابکە هەوڕۆ حەزە عمرەک تێکردینە. خوایە گەورە پاداشتی بدەدە ئەو کەسش کە تەسمیلینگۆ کە خوایە لەگەر ئەنگۆش خوایە لە جەمیعی ئومەتی خوایە خوا بوو پارێزی لە دنیا و لە قیامەتە خوایە. سەرەتا سوپاسی خوای گەوراکەم دەستخۆشی لەو برا مسلمانانەکەم لە بەرنامەی بەخشین لەو مامەستانە خوا ئەزروبەتا شەر بدەتەوە. زۆر سوپاس دەستیان خۆبی هیوادارم هەر بەردەوام بن. Thank you.